هەروەکەوەی کە بە بەردەوامی دەوترێت گەنج داینامەی زۆرێک لە گۆڕانکاریەکانی کۆمەلگایە لە کوردستانیشدا کەم نینە و گەنجانەی کە بەتوانە و بە جوهدی خۆیان دانەوێت شوێن پەنجەیان هەبێت بە سەرێکێک لە بوارەکانەوە. ئەم شەوی چیرۆکە هەواڵ چیرۆکی دوو گەنج دەگەڕێتەوە کارێکیان باڕاستی جیاواز دانوێت کاریگەر بن. یەکێک لەوانە شانا و شەنگەیە کە دوو خوشکن و دەمانێت چیرۆکیان باس بکەین. سڵاتان لەبێت و شەوتان باش بێت بەخێر بن بۆ چیرۆکە هەواڵ دۆنا بەکرتان لەگەڵایە. زۆر کادڵمان خۆشە بەوەی کە یەکێک لە براندە کوردیەکان لە ناوێکێک لە مارکێتەکان لە شوێنەکانە ببینین کە گەنجێکی کورد دروستی کردبێت. شانا و شەنگە دوو خوشکن کە ماوەی زیاتر لە 5 ساڵە خەریکی دروستکردنی براندێکی تایبەت بەخۆیانن بۆ دروستکردنی هەمدایبی و کەرەستەی منداڵان و پێداویستی خانمانیش کە بەکاری دێنن. زۆربەی بەرهەمەکانیشیان لە کەرەستە و بەرهەمی سروشتی دروستەکەن و ئامانجی کارەکەشیان جگەلەوەی کە لایەنێکی مادی لە پشتەوەیە چەند خاڵێکی دیکەشی لەگەڵایە کە ئەوانیشەوەیە کە بۆ تەندروستێکی باشتر بۆ خانمان و مناڵان و هەمیش بۆ کەمکردنەوەی خەرجی لەسەر خێزانەکان لە پاڵیشیدا پاراستنی ژینگە کە دوا بە دوای ئەم راپۆرتەی کە دەیبینین لەگەڵ یەکێک لەوان قسە دەکەم زانین وردەکاری بابەتەکەیان چۆنە بابەتەکەیان دەبینین. دەستمان کرد بە بیرۆکەی دروستکردنی بە هاندمەیدی چەند پرۆداکتێکی زۆر تایبەت کە دۆستی ژینگە بن و تایبەت بن بە خانمان و مناڵان کە دوو جیلی دوو ئەتوان بڵم بەرشی ناو کۆمەلگای زۆر ناسکن بەڕاستی هەم لە ڕووی پێکهاتەی جەستەی و هەم لە ڕووی پێستیان. بۆ نمونە یەکەم بابەت کە دەستمان پێکردووە بابەتی سۆڕی مانگانەیە کە بریتە لە پات یاخود پیریەت پانت یاخود هەر جۆرە شتێکی تر بێت تەنانەت ئێمە کەپ و تامپون و ئەو شتانەشمان هەیە وەکو دوکان نارێک وەکو شۆپەکەمان. ئێمە سێ ئامانجی سەرەکیمانە لەکردنی ئەم کارەمان کە یەکەمیان تەندروستی خانمانە و هەروەها کەمکردنەوەی خەرجی بۆ خانمان و منداڵان و هەروەها دۆستی ژینگەیە کە هەموو بەرهەمەکانی ئێمە خۆشبەختانە دۆستی ژینگێ و بەکاری ژێتەوە چەند جارێک کردو هەدەفمانەوە بووە کە تەندروستی باشتر بکەین و لەبەر ئەوەش هەوڵمان ناوە و بۆی خەرجیشکەم بێتەوە کە پارێکی زۆر سەرفەکرێ بەهۆی ئەم دایبی کڕینەوە پادانە بۆ خانمان و منداڵان. ئێمە هەوڵمان ناوە هەم خەرجیەکانیان کەم بکەینەوە هەم تەندروستیان باشتر بکەین کە باشترین جۆری قماشمان بەکارهێناوە کە هەمووی شەهادەی هەیە هەمووی بەلیژنەی توبی لە دەرەوەی وڵات هێناومانن و لێرە خۆمان ئەیدورین لا سلەیمانی. بەڵێ هەروەکەوەی کە لە راپۆرتەکە بینیتانەوە دوو گەنجن کاساون بە ئەنجامداری ئەو کارەوە لەسەرەوەی کە ئامانجیان لەم کارە چییە و چۆن دەیانەوێت کاریگەریان هەبێ هەم بۆکو بابەتی ژینگەی هەمووەکو تەندروستی منداڵ و خانمان کە دەزانین کە بابەتێکی هەستیارە خۆشیان لە راپۆرتەکە دەڵێن لەسەر وردەکاری ئەم بابەتە شانا و جەلال خاوەنی براندەکەیە بە خۆشحاڵ لە ستۆدیۆ میوانمانە و وردەکاری ئەم بابەتی لێ دەپرسین. شاناخان زۆر بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت باسی بکی گەڵاڵەبوونیان بیرۆکەیەم بۆ بکات چۆن بیرتان کردەوە و چۆن دەستان پێ کرد. بەڵێ بەتەکید لە هەر شوێنە کێشە هەبێت کێشەی زۆرە بێ بێگومانە بێ چارەسەریشە بێت و بە دوای چارەسەرا بگەڕێ. ئێمەش لەو کێشە زۆرەی کە هەبوو لەو بوارەیە پێمان خۆش بوو کە هەنگاوێکی باش بنین تا بتوانین کە چارەسەرێکی لە ڕێگەوە بۆ بکەین کە ئیتر ئافرەتان ڕزگاریان بێ هەم لە ڕووی ئاسوودەبوونی ئەو بابەتانە یاخود مناڵانیش بە تاکید هەمیش لە ڕووی دۆستی ژینگە و ئەو پرۆداکتانی کە تیایەتی بەکارێت لە ناو بڵین دروستکردنی
بەرهەمەکانە. چارەسەرتان کردو ئەوانی کە ئێوە لە بابەتە کۆنەکانە بە کێشەتان زانیوە لەمانی ئێوەیە بە جۆرێک بنەبڕ بۆ کێشان؟ بەڵێ ئەتوانم بڵم لە 180 تا 90 یعنی لەخوا بەزیابێ کە گۆڕانکاریێکی زۆر گەورەمان کردووە لە مدەیەکی زۆر کەمە. ئەویش ئیشاڵڵا ڕۆژێکیت هەموو کەسێ بەکارێنێ بەرهەمەکانی مۆر و ئەو کاتە خۆیان بتوان فیدباک بن وەکو کڕیارێکی مۆر بڕیار بن لەسەر شتەکان. باشە دەستکەوتنی ئەو بابەتانیان و پێکاتانی کە لە ناو دروستکراوەکانی ئێوە هەیە دەستکەوتێکی ئاسانە ینی بە ئاسایی دەسەکەون و لە ناوخۆ پایانەکەن یان چۆنە ئەیهێنن ئەوم بۆ باسە پێکاتی بابەتەکان؟ بەڕاستی بەداخەوە بێ بڵم کە شتەکانمان زۆر بە ئەستەم دەسەکەوت یعنی توان بڵم هیچیمان لێرە دەست نەکەوتووە بەسیترین شتیژ یعنی جاوا بەکرەیەکیش پێویست بوو بێ تایبەت بوو بێ بواە لە دەرەوە بێنین بۆیە کاتێکی زۆر و زەحمەتێکی زۆری ویستوت بە تایبەتی بۆ بابەتی سۆڕی مانگانە و ئەو شتانە کە زۆر هەستیارن زۆر تایبەتن تۆ ناتوانانی هەر قماشێک بێ بەکاری بێنی بۆ حتا لۆکەش حساسە بۆی یعنی ئیلا بێ قماشێک بێ خاص تایبەت بێ بۆ ئەو شتە و ئەو پێکاتانی لە قماشەکانە زۆر تایبەت بێت بۆ سۆڕی مانگانە تا بۆ مناڵانی شتا بتوانن مثلا دژە بەکتریا بێت لە بەکارهێنانەوە چڕی و زەبڵە بتوانن کە شتێک بکەن کە یعنی تووشی هیچ جۆرە بەکتریا و ڤایرۆس و هیچ زەرێکیان پێ نەگەێنێ. زۆر باشە بۆ خۆشە باسە کرد کە هەم مناڵ ینی پێستی ناسکە ڕەنگە ئاسانتر میکرۆبیان هەر جۆر نەخۆشیەک کە لە ڕێگەی ئەو بەرکەوتانەوە دروستە بە بۆی دروست بێ و هەمیش خانمان و هەم ئەو ماوەی کە بە سووری مانگانە ناو دەبرێت بابەتێکی فترەیەکی هەستیارە لە ڕووی نەخۆشکەوتنەوە. ئەمە باسێکی ئەو وردەکاریەم بۆ کێکی ئێوە لە دروستکردنی ئەم بەرهەمانەیە ڕەچاوتان کردووە؟ بەڵێ بەتەکیید یەکەم شت کە ئێمە بیرمان لێ کردوێتەوانێ تەندروستی بووە یعنی ئێمە بەڕاستی یەکەم هەنگاومان بەوە دەست پێ نەکردو بزنس بکەین ئیشی ئێمە بزنسکردن نییە ئیشی ئێمە بەڕاستی دۆزینەوەی چارەسەرێکە بۆ ئەو گرفتانەی کە هەم بۆ مناڵان و هەم بۆ ئافرەتان هەبووە کە مدەیەکی زۆر و هەمومان نەزانین بۆ پێمان خۆش بووە کە لەمە دووە وەڵام یەگەوێ بێ بۆ هەر ئافرەتێک یاخود دکتۆرە بەڕێزەکانیش بەڕاستی چەندێ نەخۆش ڕویانتیەکەن ئەڵەن ئەوانە بەکارمێنن بەڵام بەدیلیان نییە بڵێن ئەویان بەکاربێن خۆشبەختانە ئەمە زۆر سپاسی و دکتۆران ناکەین کە زۆربەی زۆریان هەر ناناسین بەڕاستی ڕۆژانە نەخۆشمان بۆ نێرن بە تایبەت لە مایاکە ئەوان ئەزانن خۆیان مشترین بەڵێ هەم خۆیان مشترین واروەها نەخۆشەکانشیانە چونکە پیان باشترێکە بە تەکیدی چونکە ئەوان خۆیان لە بوارەکە زۆر قوڵتر بوون و باشترە زانن بەڕاستی. باشە ینی لە قسەکان تاوت کە زۆر مەبەستمان بابەتێکی بزنسە بۆ هەرچەنەوە مافێکی خۆتانەوە کارەکەن و ئەگەر دڵسۆزی هەبێ لە هەر کارێکی هیچ گرفتێک نییە بەڵام وەکو تێچوو ڕەنگە خەڵتانێکە بە بیر لەوە بکاتەوە کە ئەو بابەتی کە لە مارکێتێکە لە شوێنێکە بە بڕێک پارەی کەم دەستێکەوێت ڕەنگە ئامادە نەبێ بۆ پێکاتێکە تۆ باسی باشەکەی بۆکی بەڵام بڕێک گرانترە ینی پێی بدات ئەم تەوازنام هاوسەنگێتان چۆن ڕاگرتووە لە نێوان کواڵێتی و تێچوو یانەوەی کە بۆ کڕیار بڕێکی مادی بێ؟ بەڕاستی لە هەموو دنیای هەر بابەتێ دۆستی ژینگە بێ خۆی لە ڕووی کولفۆ گرانترە چونکە ئەو پێگاتانی بەکارێت تەواو سروشتین حتا زەرر نان لە ژینگە جا نەک مرۆڤەکان بۆیە ئێمە ئەو بابەتانی هەڵمامژاردو هەم تەندروستیە هەم دۆستی ژینگە یعنی پلاستیک فری بە هیچ شێوەیە نایلۆنیتیانە پلاستیکتیانە کیمیاییتیانە بە هیچ جۆرێ وارووا بە مدەیەکی زۆر کەم شی ئەبێتەوانە بۆ نمونە پادێکی ئاسایی نزیکی 800 ساڵیەوێ بەڵام ئەم پادانە ئەگەر فرێدرێت چونکە هەمووی قماشن طبعا قماشانی بەکارمانێناوە لە لۆکە زۆر باشترن یعنی چەند بەشێکە هەنێکیان لۆکەن بەڵام ئەوەی کە بەر پێستی مناڵ یاخود ئافرەتانەکەوێ لە لۆکە چەندها قات باشترە مواسفاتی زۆر زیاترە چونکە دژە بەکتریان چونکە پارێزەری پێستن لە تیشکی سەر و بنەوشەی وارووا دایم وشک ئەمێنەوە شێداری دروست ناکەن ئەمە وای لێکە کە بتوانی تۆ بەکاری بێنیتەوە بۆ ماوەی ساڵ تا 2 ساڵیش ئەمێ مواسفاتی تایبەتی و زۆر مواسفاتی تریش بەتاکی باشە ینی باس لەوە کرد کە وەکو کێشێک سەیەم بابەتتان کردو هەڵبەت ئەبێت ڕۆیایەکی بەرفراوانتان هەبێ و پلانیشتان زۆر بێت بیرتان لەوە کردوتۆ کەم پرۆژێ بەرفراوانتر بکەن ئەگەر هاوکاری بکرێن وە ئەگەر هەڵە بم لە زمنی ئەو چالاکیانی کە ئێوە کردوتانم بابەتانی کە ئێوە دروستان کردووە نامیکەیە کتێبێکی جۆرێک لەو شاری بڵاوکردنەوەتان هەمێ ئاماژەیەک بۆ بکەن و ئەتوانن چیتر بکەن؟ بەڵێ
خۆشبەختانە ئێمە لەو چەند ساڵی کە زۆر بە هێواشی وردی لە بەروی ئێمە بە پشتگیری تەنها لە دوای خوا خێزانەکەم یعنی ئەم کارەمان کردووەکو خەمخۆرێک بۆ خەڵکی خۆمان و وڵاتەکەمان ویستومانە هەر تەنها لە بازنەی خۆمانە نەبێ ماڵی خۆمان ئەو ئیسفادەیە بۆ خەڵکی تریش بێ و بۆیە کاتێکی زۆرێویست چونکە پشتگیریمان نەبووە لە ڕووی مادی و لە هەموو تێست و ئەو هێنانی هەموو شتەکانیش کاتێکی زۆری ویستووە لەگەڵ ئەو هەموو سێرچ و بە دواچوونەیە ئێمە سێرەکەین یعنی معلوماتێکی زۆرمان دەستکەوت بوو کە خەڵکی ئاسایی نەیەزانی بۆ پێمان خۆش بوو کتێبێکیش کە وەکوی سێرچمان کرد تا ئێستا بە زمانی کوردی نەبووە یعنی هەموو کچانی وڵاتەکەمان بێبەشن لەوەی بە زمانی کوردی کتێبێکی بڵێ ئەو کتێبەمان دروست کردووە کە هەم زانیارێکی زۆر لە ڕووی سایکۆلۆجی و لە ڕووی بابەتی جستەیی ئافرەت وەروەها هەم لە ڕووی ئەوەی کە تۆ بتوانی کودایەکیش بەکاری بێنی لە ڕۆژانەی خۆتە ئەمە ژوای کردووە کە ئێمە زۆر بە قوڵی و ئەکادمی بچینە ناو ئیشەکەەوە جگە لەمەش طبعا خۆشبەختانە ئەو کتێبەمان بیرمان نەچێت لە چەند ڕێکخراوێکەوە بە دواچوونی کراو لەلایەن چەند دکتۆرێکەوە و کە ئێستا هەڵسەنگاندنی بۆ کراو و هەڵبژێردرا بۆی ببێت بە شتێک یعنی لە ناو هەموو شوێنێکە بتوانرێت کە هەموو کەسێکی هەرزەکار ئیسپادەی لێ بکە بێگومان بیرمان نەچێت پرسیارەکەت کە باسیەوەت کرد چی ترتان هەیە ئێمە بەتەکید ئێمە هەوڵی زۆر ئەین بۆی بتوانین زیاتر و زیاتر شت بکەین و ئێستا داهێنانی تریشمان لە ڕێگا و ئینشاءالله بەم نزیکانەی خێنە بەردەم خەڵک هیوادارین هەوڵەکەتان جێگەی دەستخۆشی بە تایبەتی و بەشێکە تایبەتە بە وشارکردنەوەی خانمان ڕەنگە زۆرتە خانمانی گەنج جوانی کە تازە پێگەن زۆر پێویستیان بە موشیاری و ئاگادارکردنەوە بێگەلێک سوپاس بۆ ئامادەبوون بە هیوای بەردەوامی و زۆر دەستخۆشیتان لێکەین شانە و جەلال و خاوەنی براند سوپاس کە میوانی ئەم بەشی چیرۆکە هەواڵ بوون. بەشێکی دیکەی چیرۆکە هەواڵ گرنگی بە بابەتێک تدا کە جۆرێک تام و چێژێکی کوردەواریانە و تا ڕادەیەک جیاوازتری بە بەرنامەکەی ئەم شەوان بەخشیەوە بە تایبەتیوانتان کە چێژ لە بابەتی ڕەسەنایەتی وەرەگرین یاددارین کە بە دیارم بەشەی بەرنامەکەەوە بمێنەوە باز لە کچێکی گەنج دەکەین کە ئەو جیاواز لە خەڵکانی دیکەی هاوتەمەنی خۆی زۆر چێژ لەوە وەردەگرێت کە جلە کۆنە کوردەواریەکان ئەوانی کە دەگمەنن هی ساڵانێکی زۆرن ئەو کۆیان دەکاتەوە و جلی وای لەلا دەست دەکەوێت کە مێژوەکە هی ساڵانێکی زۆر لەمە پێشە پاکێجێک دەبینین دواتر هۆنیا دەدوێنین بزانین چۆنم خولیای بۆ دروست بۆەوە چی دەکە بە سەرتا راپۆرتەکە ببینین. جلی کوردی نەنکی هۆنیایە مۆدێلی ساڵانی پەنجاکانە هەرچەندە نەنکی لە ژیاندا نەماوە بەڵام جلوبەرگەکانی پاراستووە بەشێک لەم جلە کوردیانە مێژۆکانیان بۆ 90 ساڵ زیاتر دەگەڕێتەوە. نەخشە ڕەسەنەکان و دیزاینە جیاوازەکان سەرنجڕاکێشن بە جۆرێک لێیانەوە هەز بە بۆنی مێژوو دەکەیت. ئەبێت کەسەکان خۆیان زیاتر دایک باوک برا هەر کەسێک پێتوانای خۆی بتوانێت پشتگیری مناڵەکەی خۆی بکە. بەڵێ ئەمیش پشتگیریم کردو بەڵام من دڵنیام لەوەی کە هۆنیا خۆی زۆر بەهێزە کچێکی زۆر بەهێزە خۆی ئەتوانێ ئەگەر من هیچ نەبم خۆی هەموو شتانی کە ئێوە جێبەجێکە لە مناڵیە دایما شتانی کە ئەیکرد من وت ئەم کچم زۆر عینادە بەڵام ئێستا بەم دەرکەوت نەخێرە بەهێزی بوولەوە بەهێزی بوو بۆ ئەوەی کە بتوانێ هەموو ئەو شتانی کە خۆی بەدەستی بێنێ. ئەم خاتونە هێندە خولەی کۆکردنەوەی جلوبەرگە کوردیە کۆنەکانە کە ناتوانێت بەرامبەر بە هیچ بڕۆپارەیەک بیانفرۆشێت بەڵام بەکرێت دەیدات بە خەڵکو لەو ڕێشەوە دەتوانێت داهاتێک بەدەست بهێنێت. گۆڕانکاریەکی خێرا و بەرچاو لە جلی کوردیدا ڕوویداوە کە ڕەنگە بەدڵی هەموو کەسێک نەبێت. زۆربەی دوکانەکانی پۆشاکیش گرنگی زیاتر بە مۆدە دەدەن بەڵام ماڵەکەی هۆنیا بۆتە باشترین شوێن بۆ دۆزینەوەی گونجاوترین و کۆنترین ستایلە کوردەواریەکان. بدا جلە کوردیەکانی دایکم ئەبینی جلە کۆنەکانی زۆر جوان بوو بەلامەوە اینجا لە بەرمەکردن وردە وردە ئەم بینی کە زۆری فەرق بوو لەگەڵ جلانی کە هەبوو لە بازاڕا و خەڵک لە بەریە کرد. ئیتر وردە وردە گەڕام جلەکانی بڵێن پورەکانم لە ئایلی خۆمانە دەستم پێ کرد خاڵۆژن و ئامۆژن و ئەوانە جلی هەر هەمویانم کۆ کردەوە. طبعا دەبێ ئەوان نەمەتوانی ئیشەکە بکەم لەبەرەوەی هەموو جلەکانی خۆیان یاوە بە من و جلەکانی دایکیشیان کە بۆ نمونە هەڵیان گرتووە هی کۆن بووە هەمووی ئێستا لە لای منە ئەتوان بڵێم
بەشێکی لە زۆر جوانەکان ئەوانەیە کە هی ئەوان بوو. ڕۆژانێک دەوترا ئەم جانە لەبەر مەکە لە بڕۆی کە مۆدی نەماوە، بەڵام ئێستا سڕ ڕایبوونی چەندین مۆدلی جیاواز و نوێ، بەڵام ئەمج لە کوردیە کۆنانە هەرگیز جوانی خۆیان لە دەست نەداوە. یان بارزان کوردستان 24 سلێمانی. هەروەکەی کە لە راپۆرتەکەی بینیتان ئەمە یەکێکە لە نمونەیە و خارمانی کە گرنگی دەدات بە کۆکردنەوەی ئەو پۆشاکانی کە لە ماوەکانی ڕابردوودا بە تایبەتی لە جلی کوردیا لەبەرکراون. بینیتان کەنیان بارزانی هاوکارەمانیشی چۆن گۆڕیوە جلوبەرگیکی تایبەتی لەبەر کردووە کە جێگەی سەرنجڕاکێشە خەڵگێسە زۆر بەدوای ئەو بابەتانە ئاگەڕێ. لەگەڵ هۆنیاخان قساکەم هۆنیا گوڵچین وەکو دەستڕنگینێک لە ئستۆدیۆ میوانمانە. هۆنیاخان زۆر بەخێراتی، زۆر سپاس و ئامادەبوونە لەگەڵ خۆشایەک دنیا بووکەڵی جوانی بە جلوبەرگی کۆنی کوردەواری ڕەسەرەوە هێناوە. هۆنیاخان یانی تەمەنێکی کەم خۆی عادەتەن وا ڕاهاتوین کە ئەوانەی کە ماوەیەک جلێکیان پۆشوە زۆرتر قەدریەگرن و ئەوداڵێ بن. چۆن بەو تەمەنەوە تۆ قەدری ئەم جیانت لایە و هەوڵەی کۆی بکەیتەوە؟ سەرەتا زۆر سپاس بۆ میوانداری ئێوە بۆ ئەوەی کە ئەو پرۆژە بچکۆلیمتان بەسەر کردوێتەوە. بەتەکید هەموو جلێکی کۆن خۆی قەدرێکی جیاوازی هەیە، هەموو شتێک کە بە کللتور قەدرێکی جیاوازی هەیە. منیش بۆ پێی کە زۆربەی ئەو جلوبەرگە کۆنانی کە هیدایکەم هیپورەکانم بوو هەڵیان گرت بوو، ئەوە وای لێ کردوم کە من زۆر زیاتر حەزم لەو جلانە بێ لە جلێکی تازەوە زیاتر قەدریان بزانم. بۆچی وایە جلە کوردی تازەکان کێشیان چییە؟ کێشیان نییە، جلەکانی ئێستا زۆر جوانە، بەڵام جلە کۆنەکان من کە سیرمەکردن زۆر جوانتر بوو، جوانتر دوورا بوو، کوالیتی قماشەکان زۆر جوانتر بوو. بۆ نمونە ئەم بینی ڕەنی زۆر جیاوازی تیا بەکار هاتبوو، ئەوە بوو کە وای لێکردم زیاتر حەزم لەو جلانە بێت. باشە لێرە کۆمەڵێک بووکەڵت هێناوە، حەزەکەم وردەوردە هەرێک باسییان بکەین و بۆم پێم بڵێ کە کۆنترین پارچە تا ئێستا دەستەکەوت پێ کامانە بووە. وڵا زۆر ئاسایە لای بووکەڵەکانەوە بۆی باسیکەیت. باشە ئەمەیان ئەم کەوایە بەڵێ پێم وا بێ کۆنترین پارچەیە کە هەمە بەڵێ هی خانمێکە لە ژیانە ماوە بە خۆشحاڵیەوە، بەڵام کۆنترینی کێ هی بووکێنی ئەو خانمەیە کە ئێستا تەمەنی نزیکی 90 ساڵە، لەوانەیە هی ساڵی چلەکان بێ، هی ساڵی چلەکان. بەڵێ باشە و بە شێوازێکی جیاوازیش دووراوە بۆی کە بکرێتەوە بە گیرفانی کەواکەیە پارچە لە ژێریەوە دانراوەتەوە بۆی کە هەڵەگەڕێتەوە جوان بێەوەی کە دەرەکەوێت لە ژێری شوانی زۆر وردە. زۆر باشە گەر تۆ بێتە ئێرەوە چکە برادران ئەڵێن کە ڕخساوی دەرناکەوێت لە کاتی قسەکردنا فەرموو. باشە تا ئەمە ئەوە بکە ئەمە کۆنترین پارچەیە کە دەستەکەوتۆی ساڵی چلەکانە مێژوەکەی. باشە ئەوانی تر چییەوە ئەو تێکەڵکردنی ڕنگانی کە لەمانەیە بەدیەکرێ بۆچی وا بووە؟ ئەوەی کە تۆ لە خەڵکەکانە وەرگرتووە لێت پرسیون کە بۆچی و کاتە ئەو هەموو ڕنگیان تێکەڵ کردووە پەیوەندی بەچیەوە بوو؟ تەسەورەکەم پەیوەندی بەوە هەبوو بێ کە ئەو کاتە زۆر گوێنیان بۆی کە زۆر شتەکان بگونجێنن، یانی ئەم شتە لەم ساڵانی ئەخیرا بووە. ئەگەر دیقەتی ڕسمەکۆنەکانیشیان بین ئەوە بینین کە زۆربەی بۆ نمونەوەکو ئەوە گوڵار و نەخشێکی تر و پارچەی زۆریان هەبووە، زۆربەی وا بووە لەوانەیە بۆ ئەوە بگەڕێتەوە کە زۆر گویان ناوە بەوە و ئەوەی کە لەبەر دەستیانە بۆ بەکاریان هێناوە. زۆر باشە. هەندێک لەم وردەکاریانی کە ینی لەم جلانەیە بەکار هاتووە وەکو ستایل، ینی ئەوەی کە زۆر ناچمە وردەکاریەوە زانم کە ئەوانی کە تۆزێک بەتەمەنترن سەریان زۆر لەو بابەتان دەرچێت، بەڵام ئەوانی کە وەکو پێکاتی جلی کوردی هەبوون لەو کاتیا و تۆ دەستەکەوتۆ زۆرتر چین، ینی پێکاتەکان چی و چی بوون؟ کراسم زۆر دەستکەوتووە و لەگەڵ ژێری جلەکانە ئاڵ کراس و بڵێن ژێر کراس ئەوم پێ سەیرە کە زۆربەی قماشە جوانەکانیان لەوەیە بەکارهێناوە لە ئاڵ کراسەکانە لە ژێر کراسەکانە و سەڵتەشیان زۆرە ئەوەی کە لە لای منە. بەڵام کراس بە دەرەجە یەکەم، یان هەستەکەم هەموو قماشە جوانەکانیان کردووە بە کراس. ئەوان باشە سەبارەت بەمانی تر پێم وابێ ئەوە بە حکمەوەی و تاراوشتی لەگەڵ هەستەکەم جلی بووکێنی بوو بێ. ئەمە جلی بووکێنی دوو خانمە، کراسی یەکێکە و کەوای یەکێکە من خۆم کردو من بە یەکدان، بەڵێ چونکە ئەوان زۆر احتیمامیان بەوە نەیەوە کە بووکەیتر جلی سپی لەبەرکە ئەوە هەر عینەن شت جلی بووکێنی خانمێکی ترە. ئەمە حەزەکەم باسیکەم من زۆر چاوم لەسەرمایە حەزم زۆر جوانە قماشەکە بەڕاستی هەمی خانمێکە کە بەداخەوە گیانی سپارت نەخۆشی شەرپەنجەی هەبوو، زۆر خانمێکی ئازا و جوان بوو، ینی تا ئەخیر دەقەیتر لەگەڵ نەخۆشەکە بەڕێ کرد.
دوای ئەوەی کە کۆچی دوایی کرد من داوای جلی کۆنمە کرد کچەکەی هەموو جلەکانی بەخشی باشە ئەچینە ئێرە بۆ ئەوەی کە هەندێک پرسیار لێ بکەم کە ڕەنگە ئێستا بینەرەکانیشمان مەراقیان بێ بڵێن ئەی چۆن ئێمە دەستمان پێ خۆ ناکرێت هەر سیرکەین و بڵێن جوانە ینی ئەو پارچانە کۆن نەبوون بۆ ئەو بەکەڵکی ئەوە ماون کە بیانەی بە خەڵک یان چۆنە باسێکەوەم بۆ بکە خەڵک چۆن سوودی لێوە بگرێت پارچەکان بەشێکیان ئەوەی کە زۆر کۆنە کۆن بوون هەندێک لە کراسەکان لە قماشەکانە بینم شی ئەبنەوە هەندێکیان مشکلەیەکی ترم لەگەڵیانە هەیە چۆنەڵی بچووکە بنەوە بەڵام ئامەتەن هەستەکەم کوالیتیان زۆر باشە قماشەکان ینی بەو پێیەکە بۆ نمونە 30 ساڵ 40 ساڵە هەن و ئێستاش بەکاریانێنین بۆ نمونە ئەمەی خۆم زۆر دەمەکە هەیە و هیچ ئایبێکی نییە تێ بڵێوانی بەری خۆشت لە ئەمە هی پورە گەورەکەمە دوای ئەوەی تر هەموو پورەکانی ترم ئێستاش ئێمە مناڵەکانیان لە بەریەکەینوانی تقریبا نیوەی کچی ئایلەکە ڕستممان پێوەی هەیە باشە یانی بابەتێکی ترمان هەیە کە لە دوای ئەم بابەتی جەنابتەوە خانمێکە کە ئەو باسی سەر و بەستە و کڵاوەکەیەکامە بزانام چ زانیاریەکەی لەبارەی سەر و بەستە و ئەو کڵاوانی کە بەکار هاتوون و زۆرتر پێگاتەکان چی بوون بەراورد بەمەی کە ئێستا هەیە و دەستەکەوێ لەم جۆرە بابەتانیان لای تۆ دەستەکەوێ لە لای من چەند پارچەیەکم هەیە ئەمە هی نەنکمە بڵین کە ئێستا هەمە ئەوان هەستەکەم لەگەڵ کڵاوی شابەکاریان هێناوە زیاتر بەس ئێستا کڵاوەکان زیاتر چنینە خرێتە سەریان هەر لاگیرە و ئەوانە لاگیرە و دوو پارچە قماشی تریان لەگەڵا بەکارهێناوە لەگەڵ بڵێن ژێرچەنە ئەمەی کە من هەمە ئێستا ئەمە تازەیە کچێک دروستی ئەکاتەوە کچێکی زۆر دەزانگینە من خۆم بینێماوە ئەوەشیان هەبووە بەس ینی لەسەر شقڵێکی کۆن من لە راپۆرتەکەشە پیشانمان ناکۆنەکە و تازەکە فەرقەکەیان ئیتر ئەوانە بووە کڵاو و بڵێن سەر و بەست و ژێرچەنە و لاگیرە باشە قماش هەیە کە زۆر کۆن بوو بێیان دڕا بێیان شی بوو بێتەوە شتێکی لەو شێوازە و دڵت نەیەکاوی فەوتێنی یان کۆتایی پێبێنی واللهی هەمە بڵێ ئێستا ئەو سەڵتە سەوزە بڵین زۆر شوێنیشی بۆتەوە بەس بەکاری نایانم ینی من بەس زۆر کۆنە وەکو ئەوە هەڵم گرتووە کە هەبێت بمێنێت باشە ئێستا گەرمەی ئەوەیە زۆربەی خانمان چاویان لەسەر ئەوەیە کە ژلی کوردی بکەن بۆ نەورۆز لە بریادەکەی تروردەوردە زۆرێکی وای نەماوە ئەوەی کە تۆ بۆ نمونە تێبینی ئەەکەیت زۆر گرنگی ئەدرێ بەوەی کە جلەکان بچنەوە سەر شێوازە کۆنەکان و ئەگەر وایە خەڵک تا چەند ڕایتۆ وەرەگرێ لەوەی کە تۆ زۆرتر پارچەت بینی و بۆی ڕێک بخەیان ڕێخستنی جلەکانی یارمەتی بی ئێستا چەند ساڵە کە بە خۆشحاڵیەوە زۆر مۆدێلی جلەکۆنەکان هاتوێتەوە وەکو لە بەرکردنی ژۆک و ڕەنیش هەر بەکارێتەوە وەکو ئەوان زۆر کەس پێ مەڵێ پێم بفرۆشەیان زۆر کەس پێ مەڵێ بۆم ڕێکخا و لانی لەوەتێکە من ئەوەم هەیە کە بیانم بکرێ خەڵکێکی زۆر داواشی ئەکات بۆ ئەوی کە بکرێ بیبن بۆ مناسەبی خۆیان بۆ خەنە بەندان و ئەوانە زۆری ژارمەتیانێ زۆر کەسانی ڕست نەکەم بۆ نەداڵە چۆن ئەمە بەکاربێنم پێڵە مەڵم ئاوابی کە بمنەوە هەر بژیت هۆنیا خان سپاس بۆ ئامادە بوونێت و دەستخۆش بێ بۆی کە هەوڵێکی لەم شێوای تۆتان یارمەتی دەربی بۆی کە گەنجی تر ئاشنا بن ئەو پارچانە نەفوتێ لە ماڵانە بە شێوازی جیاجیا بمێنێتەوە سپاس بۆ هۆنیا گوڵچین وەکو دەستڕەنگینێک لە ستۆدیۆ میوانمان بابەتێکی دیکە کە وەکووتم ینی هەر پەیوەندێکی هەیە بەمەی کە لە پێشترا باسمان کرد ئەم جارەیان دیوەخانێکی جوان کە بە شێوازە زۆر کۆنەکەی ماوەتەوە و خانمێک و هاوسەرەکەشی تایە بە جلوبەرگ بە ستایڵی هەرە کۆن و کوردەواری ماونەتەوە راپۆرتێکیش لەبارەی ئەوانەوە دەبینین کە چۆن ئەو چا کوردەواری جوانە لەناو ئەو خانوە جوانەوە بۆ جلوبەرگە کوردەواری جوانەوە دەنۆشن پێکەوە سەرقاڵی گەرمکردنی ژوورە سێ بە چوارەکەیەتی لێرە کات گەڕێنراوەتەوە دواوە دوو هاوژینی بە ساڵات چوون بەڵام لە خۆشەویستیان بۆ یەکتر زێدەتر لە گەنجی دڵگەرم دەچن مام مەعروف و هاوژینەکەی دانیشتووی کۆڵانێکی تەنگەبەری کۆنی ڕواندزن ئەوان ژوورە تایبەتەکەیان کردوتە ماڵێکی دێرین و هاوکاتی هەڕەتی لاویان لەم کەرستانە مام مەعروف زیاتر لە هەموو شتێک دڵی بەم بڕنەوە خۆشە
gelek zam بە خۆ دێمێرانە غوربەتی مەدەستی زمانی قەدیم مەبیر دێتەوە زمانی با و باپیرە خۆم بیر دێتەوە بە چنە و حەچیان پێیا کردی و بە چنە و ژیانە و پێشمەرگە بووم و سەرک بارزانیش بە ڕەحمەتێبی وچی هەدیەکی هەدیە کردم ئێستاش پارێزراوە لەکنە من و هەتا من مایمە دەبی هەبیەوە هەبی. پورە نەجیبە چایەک لە سەماوارێکی خەڵوزی کۆنەوە بۆ مام معروف تێدەکات لە کۆکردنەوە و پاکڕاگررتنی ژوورەکەیان ڕۆڵێکی باشی هەبووە ئەو زیاد لە هەر شتێک تاسەکەی سەری خۆش دەوێ و 6 ساڵ سەرقاڵی کۆکردنەوەی پارچەکانی بووە و یادەوەری دایکیشی تێدا ماون هەتا پێیان کردێ 15 سارەکە معنای 6 ساراش پێوە بووم هەتا ئەو شتم خڕ کردی تۆ تقریبا 15 سارە بسکۆکەی پێوە بوون لە باتی ئەوانە ئیزێڕی پێوە بوون ئەو قەتارەی بێرەوە بوو زێر بوو ئەوە دەوری خۆ هەموو کەس بەو کلاوەی بەبوو چیش ناچوو ئەگەو کلاویان نەبا دەوری خۆ زەمانی قەدیم ئەو دەرزیلانش هەندێک ئێداکەم بوون هەما بوون ئەو پۆشێش برادەرێکی من لۆ ناردیمە تقریبا 55 سال کەرستەکان هەندێکیان چەند سەدەیەکیان تێپەڕاندووە نیازیانە ژوورەکەیان فراوانتر بکەن چونکە بەشێکیان جێگای نمایشکردنیان نەبۆتەوە. تەیفور محەممەد کوردستان 24 ڕواندز جلوبەرگ شوناسی هەر میلەتونەتەوەیەکە و ڕۆڵی هەر کەسێکی ژەوەیەکە یارمەتی دەربێ لە پاراستنە و لە بەردەوامی ئەو جلوبەرگەدا. ئەمانە چیرۆکە هەواڵی ئەم شەو بوون ئاسوودە و تەندروست باش بوون.